ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کوردستاندا یەکەمین ژنە کە لە یەکەمین هەنگاوە سەختەکانی شۆڕش و تێکۆشاندا جێگەی گرتووە. لە سەرەتای ساڵی هەفتاکانەوە دەست بەکار و تێکۆشان دەکات و یەکەمین ژنە کە لە دامەزراندنی پارتێکی سیاسیدا جێگەی گرت و ئەویش پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە کە ئێستا خۆی گەیاندۆتە ئاستی شۆڕش و ڕابەرایەتی شۆڕشی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. ساکینە جانسەس وەک دامەزرێنەری پەکەکە و ڕێخستنی ژنان و لەشکری ژنان وەک پێشەنگی بەهێزی سەدەی بیستەهەم و دژی ذهنیەتی ناموسپەرستی و ڕەگەزگەرایی وەستایەوە. لە ڕیزی پێشەوەی بەرخۆدانی زینداندا بوو بە سیمبول و سیاسەتمەدار و دیپلۆماتکاری خەباتی نەتەوەی و ئەنتەرناسیۆناڵی ژران. هەڤاڵ فیدان وەک دیپلۆماتکارێکی نۆژەنی ڕادیکاڵ و خاوەن ئیرادەیەکی سەربەخۆی ژنانە ڕوبەڕووی هەمووی سیاسەتە نادیموکراتیەکانی سیستمی سەرمایەداری بوویەوە. لەیلا شایلەمەس ئەو گەنجەی کە زۆر لە تەمەنی خۆی گەورەتر و تیژتر بیری دەکردەوە وەک پێشەنگی گەنجانی خاوەن ویژدان و نیشتیمان پەروەر بە ئیرادەی گەنجانە و ژنانە لە پێشەوەی هەموو تێکۆشانەکاندا بوو. ئەمانە هەمویان ڕۆژ بە ڕۆژ بوون بە هیوای گەل و بوون بە ئاستەنگ لە بەردەم دوژمنانی گەلەکەمان و هەموو مرۆڤایەتی. وەک بینیمان ئەو دەوڵەتانەی کە بانگەوازی دیموکراسی و مافی مرۆڤ دەکەن دەمامکی دووڕوویان کەوت و شۆڕژگێڕان و پێشەنگانی ئازادیان تیرۆر کرد. هەر سێ ژنە شۆڕژگێر لە 2013 لە ناوەڕاستی پاریسدا بەدەستی دەوڵەتی تورکیا و بە هاوکاری دەوڵەتی فەڕەنسا تیرۆر کران. بەڵام ئەمە کۆتایی ئەم شۆڕژگێڕانە نەبوو، بەڵکو بوون بە بورکانی هەڵگیرساندنی شۆڕشی ژنان و شۆڕشی ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا و بوون بە ورە و باوەڕی بۆ هەڵسان و ڕاپەڕینی گەل لە هەڵمەتی خۆبەڕێوەبردننی دیموکراتی لە باکووری کوردستاندا کە تیایدا لە هەمان مانگدا لە 5 کانونی دووەمی ساڵی 2016دا سێ ژنە شۆڕژگێڕی تر بە ناوەکانی پاکیزە نایر و سێوێ دەمیر و فاتمە ئویار بەدەستی چەتەکانی دەوڵەتی تورکیا تیرۆر کران. بەڕێزان، ساکینە جانسز یەکێک بوو لەو ژنە تێکۆشەرانەی کە هەر لە سەرەتای کۆناغی گەورەبوون و تێکەڵاوبوونی بە کۆمەڵگای کورد تێگەیشت لەوەی کە ئەو بارودۆخی لەسەر گەلی کورد دروست بووە و ئەو ذهنیەتی کە باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگە و بەتایبەت ژنیشدا ئەو وابەستەبوونە و ئەو سنوورانەی کە لە چوارچێوەی ذهنیەتی کۆنەپارێزیدا قورقڕاگەی کۆمەڵگا و ژنی گرتووە بۆ ئەو نامۆ بوو. هەر لەو چوارچێوەیشدا هەمیشە لە نوێبوونەوە و لە ڕێگەریندا بوو بەوەی کە ناتوانێت ئەو ژیانە ئەو سیستەمە ئەو بارودۆخی کە هەیە قبوڵی بکات. دواتر بینیمان ساکینە جانسز ئەو ژنە بوو کە لە ئاسی سیاسیدا، لە ئاسی سەربازیدا و لە ئاسی پستە کۆمەڵایەتیەکاندا و لە ئاسی دیپلۆماسیشدا لەسەر ئاسی جیهان توانی قەڵەمبازی تێکۆشانی خۆی تا ئاسێکی بەهێز بەرەو پێش بدات و مۆری تێکۆشانی خۆی لە تێکۆشانی گزاوی ئازادیخوازی گەلی کورد و تێکۆشانی ژنانیش بدات. بە جۆرێک کە ڕوبەڕووی تەواوی ئەو ذهنیەتانە و ئەو ڕێگریانەی کە لەلایەن بنەماڵە و لەلایەن ئەو بارودۆخەی ئەو کاتەی باکووری کوردستان کە کاریگەری خێڵ و عەشیرەت و بنەماڵە و کولتوری داگیرکاری و وەنکوڵیکردن لەو زمانە و لەو نەتەوەی کە هەیەی ئەمانە نەبوونە بەربەز لە بەردەم ساکینە جانسز بە جۆرێک کە بتوانێت پێشەنگایەتی بکات. کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان لە ساڵیادی ئەم تاوانە تەرۆریستیانەدا بەرامبەر ئەم پۆڕە شۆڕژگێرانەی ئازادی یەکسانی دەکات. پرۆتێستوی ئەم تاوانە دڵندەیانە دەکەین کە داعش ئاسا بەرامبەر سێ ژنی کورد و قارەمان ئەنجامدرا لە شاری پاریسی پایتەخت. جیهان و گەلانی ئازادیخواز هەموو مرۆڤێکی ئازاد و سوسیالیست باش دەزانن کە هەڵامان ساکینە و لەیلا فیدان لە ژیانیاندا وەچەخانیان ئەنجامدا لە بەرامبەر ستام و زۆڵم و نادادی بۆیە لە دوای شەهید بوونیشیان لە ئێستادا وەچەخانی گەورەتر بنیاد دەنێت. لە ئێستادا لەسەر ئاستی جیهان و لەلایەن زۆرێک لە ڕاو و بساوتە و ئازادیخوازەکان و یەکسانی ئازادیخوازەکان خەوانداریان لێ دەکرێت و هیچ و بۆمڕات لە خەبات و تێکۆشانەکانیان وەردەگران. وەکو کۆمیتەی خانوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان لە 8مین ساڵیادی ئەم تاوانە تەرۆریستیانەدا مژدەی نەبەری پەرەسەندنی بیر و فکر و ئەم شۆڕژگێرانە دەدەین. لە ئەنجامی هێرشە فڕۆکەکانی جەنگی تورکیا و هاوکاری سیپڕان هەواڵدیان غەریب شەهید دەبێت. شەهید لە غەریب لە کاتی ڕزگارکردنی کەرکوو داخۆشانە بەشداری لە ڕزگارکردنی کەرکوو دەبێت لە ساڵی 1991 لە بەرامدابوونەوەی ڕژێمی بەعزدا شەهید دەبێت. دایکە سەعدە کەسێکی خۆڕاگرو و توانازانە هەواڵدیان غەریب هەمیشە گوتوویەتی زۆربەی تواناکاری و زانابوون لە دایکەوە فێر بوون، دایکە مامۆستای ژیانمان.
فێربوونەکانمان بە شەهید بەزایان نەچێ ئینشەڵڵا خوایە ساڵی 2021 بدێ بەمان ئاشتی بۆمان و شەف بەتایی پێ بێ خوایە ئاشتی بە خەراب